من نوێنەری گشتی بەشی کیمیا ڕامە ڕەفحەت ئەمڕۆکە لە فستیڤاڵی کۆلێژی زانست ئێمەش وەکو بەشی کیمیا بە چەند پرۆژەیەک و تاقیکردنەوەیەکی کیمیایی بەشدار بووین کە وەمان کرد پیشانی قوتابیان و سەرجەم میێوانەکان بدەین کە جوانی و هەموو یعنی بوارەکانی کیمیای لە چ پێک دێتن جوانی کیمیای بە زۆری لە ڕەنگەکانی دەیە ئەوەی ئێرەش هەدەفمان لێرە ئەمە تا تەنیا ئەوە بوو کە شتێکی بچووک پیشانی ئەو خەڵکە بدەین کە بزانین کیمیا تا چ ڕادەیەک خۆشەویستە لای هەموو سەرجەم قوتابیان و میێوانەکان لە کۆتاییدا دەمەوێت سوپاسێکی بێپەیانی لیژنەی قوتابیانی کۆلێژی زانست دەکەم بە تایبەتی کاک ئەحمەد بۆ ڕێخستنی ئەم فستیڤاڵە جوانە بەڕاستی بەبێ لیژنەی قوتابیان ئەم فستیڤاڵە قەت ناخسترێ واروەها سوپاسێکی بێپەیانی دەمێت سەرۆکایەتی بەش بکەم بۆ دابینکردنی سەرجەم پێداویستەکانی بەشی کیمیا. زۆر سوپاس.